ئەو منداڵانەی کە تەنی نامۆچێتە ڕێڕەوی هەناسەیان یان هەستەکەی کە شتێکیان قوتداوە لە ماڵەوە، ئێمە سەرەتا ڕێنمایی ئەو دایک و باوک و خوشک و برا بە ڕێزانە ئەکەین کە لە ماڵەوە هەستەکەن منداڵەکەیان شتێک چۆتە ڕێڕەوی هەناسەی. گرنگترینەوەی ئەگەر هەستت کرد لە ناو دەمێتی تکایە هەوڵی دەرهێنانی مەدە. دووەم، ئەگەر هەستت کرد کە منداڵەکەت دەکۆچێ و شین دەبێتەوە و هەست بە جۆرێک لە خنکانەکە، ئەمە ترایدێکە کە لای ئێمە زۆر گرنگە، من نیشانەوەی چۆتە ڕێڕەوی هەناسەی قوتی نەداوە. بەڵام ئەگەر لیکی زۆر و بەردەوامی هەبوو، ئەمە مانای ئەوەیە لەوانەیە قوتی دابێت نەچوو بێتە ڕێڕەوی هەناسەی. بۆ چونکە ڕێڕەوی خواردن و ڕێڕەوی هەناسە لە یەک جیاوازە لای ئێمە کە کەسێک یان منداڵێک دێت ئێمە نازۆڕی بۆ ئەوکەین، نازۆڕی هەردووچیان جیاوازی هەیە. ئەو منداڵانەی کە زیاتر هەستەکەی کۆکەیەک یان شینبوونەوەیەک یان جۆرێک لە خنکانیان توش بووە لە ماڵەوە، باشترەگەر مناڵەکە بچووک بێ با دەمی لە خوارەوە بێت و بکێشی بە پشتیدا چەند جارێک تاوەکو هەستەکەی هەناسەیە گەڕێتەوە. ئەگەر نەتوانی تکایە بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆڕ بکە. زۆر جاری وە هەبوو مناڵەکە نەبینراوە، دایک و باوکەکە بە چاوی خۆی نەیبینیوە کەوای لێ هاتووە، بەڵام هەستەکە لەپڕ کۆکەیەک یان شینبوونەوەیەک یان هەستەکە چەند ڕۆژێک ئەم هەوکردنە و سەڵتێکی نامۆ لە سیەکان یان لە ڕێڕەوی هەناسەیدا دروست بووە. ئەمە نیشانەوەیکە بە ڕێژەی لای ئێمە بە ڕێژەی لە 175 ئەگەر بە چاوی خۆی بینی شتێک چۆتە هەناسەی. ئەگەر نەیبینی بێ و لەپڕ ئەم حاڵەتی توش بوو بێت ڕێژەکە کەمترە، بەڵام هێشتا مانای ئەوە نییە کە تۆ ئیهمالی کەیت، تکایە سەردانی پزیشکی پسپۆڕ بکە. بەلایانی کەمەوە ئەگەر بێتە لای ئێمە لەوانەیە ئەشعەیەکی بۆ بنێرین، زۆر جار ڕاستە خۆ تەنەکە ئەبینین ئەگەر تەنەکە مادەی کانزایی تێدا بێ، یاخود ئەکرێ نەیبینی بەڵام نیشانەی تر دروستەکە لای ئێمە ئەتوانین بە ئاسانی بیدۆزینەوە کە خواردوویەتی یان چۆتە هەناسەی و پێویست بە نازوڕەکان نا، چونکە نازوور بۆ ئێمە لە بەروی نەشتەرگەری نییە، بەڵام بە بەنجی ئامە زۆر خەڵک لە ترسی لەوە هەیە کە ئەم نازوڕ ئەنجام بدا. لای ئێمە بە ڕێژێکی جگار بەرز سوودی هەیە، پێویستەکە ئەنجامی بداگەر پزیشکەکە خۆی ئەزانێ گەر پێویستی بوو و لەگەڵ هەموو ئەنجامدانێکیش بەلایەنی کەمەوە تەنەکەی تێدا بێت پاچەکەینەوە لایە بین. ئەگەر تەنەکەی تێدا نەبێ ئێمە بۆ دایک و باوک و کەسوکاری ئەسەلمێنین واتە دڵنیاییان ئەدەینێ کە هیچی تێدا نەبوو پاک بۆ ترسی نابێت، کەواتە لە هەردوو دۆخدا بە تێدابوونی تەنەکە لە ڕێڕەوی هەناسەیان ڕێڕەوی خواردنیە ئەم بە تێدا نەبوونی ئێمە زۆر جاری وا هەیە غەسلێکی ناو ڕێڕەوی هەناسەی بۆ ئەەکەین، تا بۆی ئەشۆین بە نۆرمەل سەلاین لەگەڵ نازوڕەکە و دواتریش ئەبینی کە ئەنجامێکی جگار باشی ئەبێ، نەخۆشەکە سوودێکی زۆر باشی لە ئەبێنێت بۆ گرنگە لە بڕی مناڵەکە نازانێت کەچی چۆتە ناو ڕێڕەوی هەناسەی یان چی خواردووە، بەس تەنها چەند نیشانەیەکە دایک و باوکی ئەزانن و چەند نیشانەیەکی تریشە کە ئێمە بۆ هێوە ئەیدۆزینەوە. بۆیە تکایە دایک و باوکی بەڕێز هاو نیشتیمانی عزیز، ئەگەر منداڵەکە تەمەنی 1 مانگ 8 مانگ ساڵ 3 ساڵ هەتا 5 ساڵیش تووشی جیرانی ڕێڕەوی هەناسەی یان جیرانی ڕێڕەوی خواردنی بوو، چ بە تەواوی بگیرێ کە ئەبێ لە ماڵەوە فریاگوزاری سەرەتایی بۆ بکرێ و ئەبێ بە تەواوی تۆ ڕێنمایی ئەوە بزانی کە منداڵەکەت لە خنکان ڕزگارکەی یان بەشێکی ڕێڕەوی هەناسەی بگیرێ کە ئەکرێ ئەمە سەردانی خەستخانەکان بکە و فریای نەخۆشخانەکانەکە و لەو دۆخەدا ئێمەتوانین نازۆڕی بۆ بکەین و ئەگەر هیچ لەمانش هەست پێ نەکرد بەس تەنها لەپڕ سەڵتێکی نامەجێ لێ بوو یان لەپڕ هەستت کرد کۆکێکی تازەی توش بۆ بەبێوی سەرمای بوو بێ منداڵەکە یان پەتایەکی گرت بێت، تکایە پشتگوێی مەخە سەردانی پزیشکی پسپۆڕ بکە، چونکە ئەمەش یەکێکە لە نیشانەکانی بوونی تەنی نامۆ لە ڕێڕەوی هەناسە بە هیوای لەشساغی و میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.